ئەم هەواڵەمان تایبەتە بە شاری چەمچەماڵی عزیز و خۆشەویست و باس لەوەکەین کە ناوەندێکی هونەری لەم شارەیە دروستەکرێت. دیارە شارەکە بە بڵێن چەندین هونەرمەند واروان و سەران و ئەجیبان و کەڵە هونەرمەندانی تێدایە و بە خۆشحاڵیشەوە ئەم هەواڵا بێتە جێگەی باس و خواز و ڕەزامەندی ئەوان کە بتوانرێت ناوەندێکی تایبەت بۆ ئەم شارە ئازیزە دروست بکرێت. لە قەزای چەمچەماڵ بینایەک کە لە پەنجاکانی سەدەی ڕابردوو دروست کراوە و بیناکە فەرامۆش کرابوو بە هەوڵی بەڕێز قوبات تاڵەبانی جێگیری سەرۆک وەزیرانی هەرێم نۆژە نەکرێتەوە. بیناکە لەلایەن گروپێک لە هونەرمەندانی چەمچەماڵ نۆژەن کراوەتەوە و دەکرێتە ناوەندێکی هونەری بۆ قەزاکە. دەست پێگەمێ زۆر سوپاسی نووسینگەی کلتوری جەنابی کاک قوبات تاڵەبانی بکەم کە هاوکارێکی زۆر باشی ئێمە بوو لە نۆژەنکردنەوەی ئەم بینایە. ئێمە توانیمان بە نۆژەنکردنەوەی ئەم بینایە دیاریەک نازانم چۆن بڵێم هەدیەکی زۆر باش پێشکەشی چەمچەماڵ بکەین کە توانیمانە ناوەندێک شوێنێک بکەینەوە کە هەم هونەرمەندان هەم هونەردۆستان هەم ئەدیبان هەم ئەوانەی کە لە بواری هونەری و ئەدەب و شەعرا کار دەکەن بتوانن بێنە ئێرە لەگەڵ ئێمە بەردەوامی بەکارەکانیان بدەن. چونکە لە قەزاکانە دایمە کێشەیەکەیە کە جێگەی شوێن هەیە. بەداخەوە نەک هەر لە چەمچەماڵ لە زۆربەی شوێنەکانە بەڕێوەبەراتە ڕۆشنبیرەکان نەبوونەتە پێگەیەکی باش. هەر تەنها وەکو سەیری ئەکرێت وەکو مۆزەفێک و داوامێک و دایرێک سەعاتێک کەچنەوە بۆ ماڵ و ئەڕۆنەوە. خەلەلێکە لە سیستەمی بەڕێوەبردنەکەیە کرێت لە ساڵانی داهاتوو لە دوای چەند ساڵی تر لە وەزارەتی ڕۆشنبیری ئەو پلانە چاک بکرێت. دەرەم بینایە لە ئەساسا دروستکراوە بۆ کتێبخانەی گشتی پێشتر لە ساڵی 1937 ئێرە باخی میلەت بووە. خۆشبەختانەیەکی لەو دارانەی کە لە 1937 لێدراوە لێرەیە ماوە. ئێمە ئەو دارە تەمەنی ساڵی 1937 بەرحاڵ ئێمە ویسمان ئێرە کرابوو بە زبڵدان. ئێمە ئەم شوێنەمان نۆژەن کردەوە لەگە بە هاوکاری کۆمەڵێک کەسی خێرخوازی چەمچەماڵ و دواتر ئەم وێنانەی ئێمە گەشت بۆ نووسینگەی بەڕێز کاک قوبات تاڵەبانی و ئەویش گوژمەیەکی پارەی بۆ سەرفکردین توانیمانە ئەم بینایە سا پرنۆژنکردین بخینە سەر سکەی خۆی و بە هیواین هاوکارەکانی جەنابی جێگری سەرۆکی حکوومەت بەردەوام بێت بۆ بتوانین ئەم بینایە ئەساسی ناو بیناکە و بیخینە سەر سکەی خۆی. دیارە زەرورەتی ئەم شوێنە ناوەندی هونەری چەمچەماڵ بۆ چەمچەماڵی ئێمە زۆر گرنگە لەبەرەوەی ئەم شوێنە ئەم ناوچەی ئێمە ناوچەیەکە کە ناسراوە بە پایتەختی شەهید و ئەنفال کە سوکاری ئەنفال و شەهیدی زۆرە لە ڕووی دەرونیەوە ئەم خەڵکی ئێمەمان دۆ پێویستی بەوێ ناوەندێکی هونەریە بێتە بەردەوام فێرگەیەک بێ بۆ مۆسیقا بۆ شانۆ بۆ شێوەکاری بتوانین لەم ڕێگەوەی منداڵانی چەمچەماڵ بەم شێوازە پەروەردە بکەین و کار و چالاکی هونەری هەبێت لە چەمچەماڵ.